باسی هەر نمونەیەکی وڵاتانی ئەوروپی دەکرا دانوت ئەوە ئەوروپایە و بەراورد ناکرێ بە هەرێمی کوردستان بەڵام خۆ ئەوەی کە بەسەر شادا هات نزیکی ئێمەوە نزیکایەتی و هاوسنووری هەرێمی کوردستانە دەشێت هەمان ڕوودا و بەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە بێتەوە هەموو ئەو هۆکارانەی کە بوونە هۆی کەوتنیشە لێرەش بە هەمان شێوە وجودی هەیە بۆچی هیچ کاتێک دەسەڵاتداران سوود پند لە کەوتن و ناشرینەکانی دەسەڵاتەکانی ناوچەکە وەرناگرن. عەلی کەریمی چاودێری سیاسی لە لەندەن لە بەریتانیاوە لەگەڵمە. کاکالی خۆشحاڵم کە لەگەڵمانی ببوورەکە منۆم زای لە لەندەنی لە ستەدای من چکەم پێش بەرنامەکە نەبینیوی پێشتر لە لەندەنەوە گفتوگۆمان کردووە. ئەوەی کە وەک سەرەتا دەست بە چاوپێکەوتنەکەمان بکەینەوەی کە هەمان ئەوە کارانەی کە شای خست لێرەش وجودی هەیە. وڵا زۆر سپاس بۆ ئەو بەرنمەیەتان بەڕاستی وەختی خۆی بوو پڕ بە پێستێتی سڵاو بۆ تۆ کاکەچیاجیان سڵاو بۆ هاوکارەکانت بۆ بینەرانی بەڕێز تا ڕادەیەکی زۆر وێکچوون هەیە ئەویش کە بەڕێی من لە سەردەمی شاشەوە بگرا کە ئەوە زیاتر لە 41 ساڵەوە بە 32 ساڵ دەچێکە نیزامی پادشایەتی پەهلەوی لە ئێرانە ڕووخاوە و نیزامی پادشایەتی جێگای خۆیدا بە حکوومەتێکی جمهوری بەڵام بە ناوی جمهوری ئیسلامی و لەو ماوەیەدا ئێمە بە سەراحەت دەتوانم بڵێم کە یەکێک لە هەرە هۆکارە سەرەکیەکانی کە بوو بە ڕووخانی شا و نەتەنیا ڕووخانی شا بەڵکو دەگەڕێتەوە بۆ ڕووخانی زۆرێک لە دیکتاتۆرەکانی جیهان بەڕێی من نەمەسەلە نانە نەمەسەلە برسێتیە نەمەسەلە بێکارێ لە زۆربەی زۆر دیارە ئەوانە هۆکاری زۆر سەرەکین ئەوانە عیبوعاری کۆمەلگایەکەن و تەنانەت من دەڵێم تەنانەت نەمەسلەی ئازادی و ئەوەیە ئەوەی کە زۆرتر کۆمەڵانی خەڵک وەڕق دەخا و زۆرتر دانهێنێتە سەر ئەو باوەڕەی کە بێنە سەرجادەی و مستەکانیان ئاوا لێ بکەن و ڕوو بە دیکتاتۆر و پادشاکانیان کە تا دۆنێ و پێرێ پێیان دەکتون سێبەری خودای پێیان دەکتون ئەوانە لە جیات خوا لەسەر ئەرزن و دەبێت سوژدەیان بۆ بەری من بە چاوی خۆم لە سەردەمی ساڵانی شەستەکان و هەفتاکان دیومە کە خەڵکی ئێرانە چۆنیان والێ کردبوون چۆنیان پەروەردەکردبوون کە چۆن باسی خوددا و شا و میهەن بکەن یعنی لە پێشدا خوددا جا دوایە شا جا دوایە نیشتیمان جا بۆیە بەڵام بە حەقیقەت خەڵکی ئێرانەیە تێر بوو خەڵکی ئێرانێ برسی نەبوو خەڵکی ئێرانە وەکو خەڵکی مەسەن ئەفریقا نەبوو بەڵام ئەوەی کە بوو بە هۆکاریەوەی کە خەڵک بێتە سەرجاددا و ڕق هەڵڕژێەوە ئەوە بکە بەڕێی من ئێستا شەر ئەوەیە نائەدالەتیە بەڵێ نائەدالەتی ینی بە ئەوەی کە ئەتۆ بە جۆرێک مەعاملە لەگەڵ بکەن ئەمنیش بە جۆرێکی دیکە کە ئەمن بۆم هەزم نەکرێ باشە ئەوەی کە بۆ نمونە لە سەردەمی شادا بابەتی نەوت هەندێکانی لەوانی کە چاودێری سیاسینیان شارەزای ئابوورین پێیان وایە کە مەلەفی نەوت لە خزمەتی کەرتی گشتی و هاوڵاتیانە نەبوو لەو کاتەیە و لە هەرێمی کوردستانی ژەمان ئەم ڕەخنەیە هەیە ینی بۆچی ئەم دەسەڵاتانی ئەم ناوچەیە بە تایبەتیوانی کە دەسەڵاتی شمولین و دەسەڵاتێک نین کە دەسەڵاتی مەدەنی بن و خزمەتی هاوڵاتەکانی خۆیان کەن لەم مەلەفەیە سەرکەوتوو نابن زۆربەی کات نەوت دەبێتە با بڵێن قورسایی بۆ هاوڵاتەکانی لە بری ئەوەی کە خۆشگوزەرانی بێنێ جاکەوا بێکە مە مقارنەیەکی ئاوە سەریعمان کرد لەگەڵ ئێران و حکوومەتەکانی دیکە و بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان کە با دووبارەی بکەمەوە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە دەبێ نیزامی دەسەڵاتداری هەرێمی کوردستانی شەر ئەو بەڵای بەسەر بێت کە بەسەری دێت ئەم مەسەلەی نائەدالەتیە بە ئەوە لێوەدانین یەکێک لە هۆکارەکانی دیکەی کە ئەو دیکتاتۆرانە بە تایبەت ئی وڵاتانی شەرقی وەکو ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانەی کە لەباری ڕێنەسانس و لەباری ڕۆشنگەریەوە نەگەیشتونە ڕاددەی وڵاتانی ئوروپایە کە دێتە ئەوەی کە
کەسێک دەسەڵات دەگرێت ئەگەر جارانی شۆڕژگێر بووە، ئەگەر جارانیش داوای ئازادی کردووە، ئەگەر جارانیش داوای مافەکانی نەتەوە و ئەوەی کردووە، بەڵام کە دێتە دەسەڵات بەهۆی ئەوەی کە هەموو بەرووبوومی پارە و دەسەڵات لە پارەدا دەبینێت و دەسەڵاتی پارە دێنێتە ژێرچۆکی خۆی و فعلەن دەوەشدا ڕاست دەکەن کە ئەتۆ مەرکەزی پارەکەت پێبوو، مەرکەزی دەسەڵاتەکەش هەردێتە دەستت. جا بۆیە ئەوانە کە دەماوەی ئەو 15 ساڵەی ڕابردوودا بە تایبەت دوای ڕووخانی سەدام حوسێن کە ئەو بەرووبوومە زۆرە بە تایبەت بەو شێوە گەندەڵەی کە ئاغای بریمبەر لە سەرەتای ساڵانی ڕووخانی سەدام لە 2004 و 2005 فێری ئەو سەرکردانەی کوردستان و سەرکردەکانی دیکەی باقی وڵاتانی عێراقیشی کرد، ئەوانەی فێری ئەوە کرد کە دەتوانی بڵێ هەموو شتێک بە پارە بکڕی، هەموو شتێک بە پارە جێبەجێ بکەیت. ئەگە تۆ پارەت هەبێ دەتوانی لە جێگای خوای دابنیشی حکم بکەیت، ئەگە تۆ پارەت هەبێ دەتوانی هەرچی ڕۆشنبیرە بیکەی بە کۆیلەی خۆت، ئەگە تۆ پارەت هەبێ دەتوانی کوڕ و کوڕەزا و برا و حەموود ئەوانت بگەنە حدی ئەعلا و بگەنە کەشکەلانی ئاسمان و لەوەیدا ڕاستیان کردووە، لەوەیدا فعلن ئەمە بە چاوی خۆمان دەبینین کە ئەوانە تەنیا شتێکی کە هەیەە نەهێزی پێشمەرگەیە. ئەوە خەڵک بە سەهودا نەچێ کە ئەوان دەسەڵاتێکی عەسکەری سەیر و عەجایبیانەیە بە چەشنی دەسەڵاتی عەسکەریەکەی ستالین یا ماوەستۆنگ و ئەوانە ئەرجەیشێکی زۆر گەورەیان هەیە بەو جێیشەی دەسەڵات نا. دەسەڵاتی وانە تەنیا و تەنیا بڵقێکی سەرئاوە کە پارەیە، ئەو پارەیە ئەو ڕۆ هەیە لەوانەیە بەیانی نەبێت. ئەمە حەقیقەتێکە کە ئەم گەندەڵێ زۆرەی کە کەوتە دەستی ئەوانە لە تەریق پارەیەکی یەکجار زۆرەوە و ئەمریکا بۆی شلکردن. ئەمریکا زۆری جۆ نەدایە کوتی کاکە بە ترێلی بە کامیۆن دۆلاریان بۆ برن چێ چاپکەن و بۆیان برن بۆی کە ئەو نیازەکانی خۆی نیازە داگیرکەرەکانی خۆی بپێچێت جۆی نەدا بەوەی کە سەرکردەی کورد لە کوردستانی عێراقی یا لە عێراق چۆن بیر دەکاتەوە و چی دەوێت و میلەتەکە چی دەوێت. ئەو سەرکردەکانی کڕی و سەرکردەکانیش بەو پارە زۆرەی کۆمەلگایان هەندێک پێیان وایە کاک عەلی ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی زۆر جار خاتری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیان گرتووە بۆی کە ناڕازی بوون بەڵام نەڕۆشتنە ئاسی ڕوخاندن بە کۆمەڵێک کۆکار بۆ کاریەوەی کە ڕەنگە دواتر چاک نەبێتەوە بۆ کارەوەی کە وڵاتانی چواردە و زۆر دۆستی کورد نین ئەگەر دۆستی هەندێک لە لایەنەکانیش بن پێت وایە کە هاوڵاتی بۆچی خاتریم دەسەڵاتی گرتووە و تا سەروا دەمێنێتەوە چونکە ناڕەزایەتەکان بە جۆرێکن کە ڕۆژانە دەبینین و ئەوەی کە لە دۆ خێرانیش لە ڕابردوو هەبوو ناڕەزایەتی بە شێوەیەکی بچڕ هەبوو بەڵام لە پڕێکدا گەشتە ئاستێکەیتر شاید دەرەقەتی نهات و کەوت جێهێشت. حقیقت ئەوەیە کە خەڵکی ئەو ڕۆی هەرێمی کوردستان بەشێکی زۆری لە دەورانی شۆڕژگەریدا دەژیت. ئەوان لە بیریانە کە ئەوانەی کە ئەوڕۆ دەسەڵاتن خەڵک دەسەوسێننەوە پارە دەدزن بەرووبوومی خەڵک دەدزن مەعاش دەخۆن بە ڕۆژی ڕووناک خۆڵ بە چاوی خەڵکدا دەکەن بە ڕۆژی ڕووناک ڕۆڵەی ئەو میلەتە بە نێوی ڕۆژنامە نووس دەگرن بێستەر و شۆنی دەکەن. ئەوانە میلەت ئێستاش بەشی زۆری لەو خەونەدا دەژی کە لە ساڵانی هەشتا و حەفتا و تەنانەت بیدایەتی نەوەدەکانیش ئەوانە شۆڕژگێر بوون قوربانی و فیدایی خاک و نیشتیمانی خۆیان بوون لە شاق بوون بردیان لە شەقیان لەبەر هەڵداوە. ئەوان ئێستاش بەو خەیاڵە دەژین بەشێکی زۆریان تەنانەت زۆربەی ئێمەمانانیش ئومێدەوارین کە ئەو شۆڕژگێرانە ئاخر دەبێ وڵات خۆشەویست بن دەبێ خەڵک خۆشەویست بن بەڵام ئیتر وردە هەر وەک دەبینی دوێنێ پێرێ ئیتر مامۆستایان گەیشتە ئێرەیان ئەری کاکە تاکەی ئەمن برسی بم ڕۆڵەی تۆ تێر بێت تاکەی ئەمن بێ مۆبایل و کۆمپیوتێر بم ڕۆڵەی تۆ ئاخر مۆدێلی کامپیوتێر و مۆبایلی پێبێ بتانێت دەرسەکەی بە ئۆنلاین پێ بڵێن و دەرسەکان و وانەکانی منیش منداڵەکانم لە کۆڵانان خەریکی تۆپێن بن و ساڵێکی خوێندنیان لە دەست بچێت. وردە ئەو ڕاستێ ئیتر بە قەولی کابرای دەڵێ مەلموس دەبێت. ئیتر چی دیکە مەجای خۆفریودانمان بۆ نەماوەتەوە کەمە بڵین کاکە شۆڕژگێرەکانی دۆینێن کاکە پێشمەرگەکانی دۆینێن کاکە ئەوانە لەسەر خاک و نیشتیمان
کاکە وردە شای ئێرانێش هەروای کرد شای ئێرانێش دوای وەی کە غرور بوو دوای وەی کە ئۆپێک نەوتی بردە سەری یەک جێ لە ساڵانی هەفتا ئێران بەرو بوومێکی زۆری پارەی کەوتە دەستی شای ئێرانی غرور بوو شای ئێرانی فەقیر و هەژاری لەبیر چۆوە شای ئێرانی ئەوجا خزمەکانی دەوریاندا خزمەکانی وەکو ئەشرەف و وەکو غوڵام ڕەزا وەکو چێ کاکە بە قاچاغی تریاک و قاچاغی هێرۆین و ئەوانە وردە میلەتیان وریا کردەوە میلەت لەو خەوەی ئێستا دەتوانی بڵێن ئێمەش گەشتونێتە ئەمان ئەو کۆناغا ئێستا زۆر باسی قاچاقچێتی لە خاڵە سنوورەکان دەکرێت تەنانەت دەسەڵاتداران سەرۆکی حکوومەت پەرلەمانتارەکان زۆر بەوازحی باسی دەکەن ئەمن پێم وابێت زۆر نزیک دەبینەوە ئەخە دیکتاتۆرەکان چۆرن کاکە چیاجان دیکتاتۆرەکان زۆر جار سەرخۆش دەبن دیکتاتۆرەکان زۆر جار ئەوەندە غرور دەبن خوا و پێغەمبەر و میلەتیشان لەبیر دەسێتەوە بە قەولی کابرا دەڵێ بۆیە ئەمن پێم وابێ ئەوان جارێ دەقەونێکی زۆر خۆشدان کە منداڵەکانیان دەبینن لە هاروارد دەخێنێ مناڵەکانیان دەبینن لە سوئیس ئەوانە دەبینن بە ئاخر مۆدێلی سەیارە 17 دانە لیگزیس و نازانم چی بە دوایان دادێت ئەوانە سەرخۆشن ئێستاکوونیە یەک جێ وایان ڕادەتڵەچێنن کە بۆ خۆیان ئەوجار لە چۆکی خۆیان دەدەن ئەرێ بابە ئێمە بۆ لە بیرمان چۆوە حەقیقەت ئەوەیە کە دەبێ زۆر زوو ئەوان وریا ببنەوە کە بەڕێی من وریا بێئاگان لە ژیانی هاوڵاتی یاسایی پێت وایە گیان بێئاگان لە ژیانی هاوڵاتی یاسایی دوور لە ژیانی یاسایی خەڵکەوە دڵنیام ئەمن نمونەیەکە بۆ دەجەرمەوە ئێمە 6 مانگ بوو لە تاران و لە تەورێز و ئەوانە مزاهرەمان دەست پێ کرد بوو ئەم بۆ خۆم لە تەورێز بووم لە مزاهرەکاندا بووم خوێن دەڕژا لە سەر جۆگەکانی لە سەرجادەی مەیدانی سەعاتی تەورێزێت ئەمن بۆ خۆم ئاگام لێ بوو کە خەڵک شەو و ڕۆژ چلە بە چلە مزاهرەی دەکرد ئاخرەکەی مزاهرە گەیشتە مەیدانی ئازادی کە پێیان دەکوت مەیدانی شەهیادی تارانیە بە هەزاران هەزار خەڵک تۆ بڵە 100,000 کەس ئەو کاتی ساڵی 1970 کە گەیشتە تارانێ ئەو جار تازە شا هاتە سەر باڵکۆنەکەی گوتی ئەمن دەنگی ئێوەم جۆ لێبوو میلەت یابی ئەوە وردە عاقڵ دەبم جازە کار لە کار گوزەرا بوو کاگالی بۆ نمونێ شاری تەبرێز تۆ دەزانی کە شا هەمیشە بە جێپەناگەی خۆی داناوە هەمیشە پشتی پێبەستووە دەوتێت کاتێک کە زانی لەوێ خۆپشاندان دەستی پێکردەوە بەردەوامە بێئومێد بوو وە زانی تێک دەشکێت یان بە جۆرێک لە جۆرەکان بێهیوا بوو لەوەی کە بتوانە شتێک بکات شا کاتێک بێهیوا بوو کە ئەو خێڕێژەی 6,000 کەسێکەی مەیدانی شەهیاد یا مەیدانی ئازادی دوایە بەهۆی شۆڕش و ئەو هەموو شەیدەوە ناویان نامەیدانی ئازادی لە تارانێ ئەوەی دیت بە چاوی خۆی هاتە سەر باڵکۆنی کۆشکەکەی و لەوێ سوخەنڕانێکی کرد کە ئەو سوخەنڕانەیە تر ئەوە ئاخر دیار بوو ئاخر کاتەکانی سەردەمی شایە و ئەمە لەوێ ڕازدانیمان کە شا دەڕوخێ بەڕاستی و شاهیچ هێز و توانای نەماوە و نائومێد بووە و ئەو کاتە بوو کە بە چۆکی خۆی دادا ئەمن بۆ ئاگام لە خزمەکانم نەبوو ئەمن بۆ هێشتم خزمەکانم گەندەڵی بکەن ئەمن بۆ ئەو هەموو سزنم دەزیندانێ کرد ئەمن بۆ ئەو هەموو سیاسیم لەسەر ڕۆژنامە خوێندنەوە لەسەر کتێبی ماکسیم گورچی لەسەر کتێبی نازانم چێ ئەمن بۆ ئەوانم دەزیندانێ کرد ئەوە ئەو جابوو کە تازە هیچ شتێک فرای نەدەکەوت بەداخەوە دەو کاتیدا جا دێرەدا میلەتی کورد دەبێ ئاگای لێبێت لە وەختی وادا لە باتی وەی کە شۆڕژگێرانی واقعی ئەوانەی کە دەسەڵاتیان بە چۆکدا هێناوە بێن و دەسەڵاتێکی خەڵکی و مەردوبی بێنە سەرکار لەو لاوە کۆمەڵێک هەلپەرست کۆمەڵێک ئەوە دێن دەیقۆزنەوە وەک شۆڕشەکەی ئێرانە کە لە ئاخر لەحزەکاندا بەداخەوە هێزێکی ئیسلامی لە عێراقەوە بە نێوی خومەینی هادووە هەموو بەروبوومی ئەو یەک ساڵەی خەڵکی ئێران و خێنی گەنجان لە شارەکانی شیراز و ئیسفەهان و مەشهەد و تاران و تەورێزێ قۆستەوە و هەمویان بە نەفعی خۆیان قۆستەوە و کۆمارێکیاندانە کە ئەوە 42 ساڵە هەزار خەڵک خۆزگە بە شای دەخوازێ لێرەدا دەبێت میلەت وریا بێت باش لێرە داوای کە پەیوەستە بە هۆکارەکانی کەوتنی شاوان دێک دەڵێن وەستانەوەی شابوو بە جۆرێکی تر لە بەرامبەر وڵاتانی ڕۆژئاوا بۆ پشتێکردنیان بوو ئەوانە وای کرد زۆرتر ناڕەزایەتەکان پەرە بسێنێ و دنەی ناڕەزایەتەکان بدرێ و هانی خومینی و کۆمەڵێک لە
خەڵکانی چالاکی سیاسی بدرێ بۆی دەستواڵا بن بۆ خستنی شار. ئەمە یەکێک لە فاکتەرە گرنگەکانە کاکەتیا حقیقەت ئەوەیە وەختێک غەرب زانی کە شا کە بە قەولی خۆیان نۆکەری هەڵقە بەجۆی خۆیان بوو و چۆنیان پێخۆش بە لە مەسلەی نەوت و لە مەسلەی موسەدیق و لە مەسلەی ئەمریکا و لە مەسلەی ڤێتنام و لە مەسلەی زفار و لە مەسلەی ئیسرائیل و ئەوانە بە کەیفی خۆیان وەک مۆرەی شەترەنج شایان پێخۆش بە لە شۆیان دادەنا وەختێک زانیان کە تازە دەسەڵاتی کۆنتترۆلی وڵاتێکی ئاوا جیۆپۆلیتیک ئاوا حساس لە نێوان دەنێو ئاوە گەرمەکاندا و لە نێوان سۆڤەتی کۆمونیستدا و لەو نوقتە مهمە استراتیژەیدا وردە وردە شا کۆنتترۆلی لە دەست دەردەسێت و بە تایبەت ئەو ترسە گەورەیە کە غەرب لە کۆمونیزمی مەسکۆوی هەبوو پێی وابوو بەبرێکی گەورەیە بە زووی دێت تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانە دەخوا بە تایبەت لە مێژ نەبوو عەبدولکەریم قاسم هاتبوو و باسی کۆمونیزم شتیوە کرابوو بەڵام بە هەرحاڵ نەبوو ئەوە ئەفغانستان مەسلەی ئەفغانستان دووبارە حیزبی کۆمونی ئەمە ئەمریکای هێنا سەر و قەنەعەتەی کەنا ئیتر کۆنتترۆلی باشە کاک عەلی هەرچاری ئەشای نییە دەبێت باشە هەرچەنە کە کاتم زۆر کەم هاوکارام دەڵێن بەڵام ئەوە بۆ گرنگە کە ئێستا هەوڵێکی چاکسازیە لەلایەن حکومەتەوە پێت وایە بتوانن دۆخەکە چاک بکەن درۆ دەکەن ئەوەی کە دەبینی چاکسازیان پێ دەکرێت بە دڵنیایی درۆ دەکەن چاکسازی هەموو درۆجە لەسەی ناوێ چاکسازی زۆر سادەیە ئەمە تەنیا و تەنیا یەک داوایان لێ دەکەم لەگەڵ میلەتی خۆیان لەگەڵ تۆی ڕۆژنامەنووس لەگەڵ ئەو هەموو میدیایە سادق بن ساد بن درۆ مەکەن ئەم هەموو خۆشادنەوەیە ئەم هەموو شت شاردنەوەیە تۆ بزانە کاکە چییە سێ دانە ساڵە مەسلەی کەرکووک ئەو ڕۆژانە تەواو بوو دیسانەکانە 16 ئۆکتۆبر بوو تا ئێستاش لە خەڵکی دەشارنەوە ئەو دەڵێ وابوو ئەو دەڵێ وابوو ئەو دەڵێ وابوو ئەو دڵە ئەم هەموو درۆجە لەستەیە لەسەر موزوعێکی سادە کە 3 ساڵ لەوەی پێش بووە بۆ نایەن لیژنەیەکدا بنێم زانن مەسلەی کەرکووک چی بوو ئەو جار لە مەسلەی نەوت فرۆشتن بۆچی هێندە درۆیە دەکەن بۆ هێندە دەترسێن بێنە پارلەمان بۆ هێندە دەترسێن بێنن چیرفەکانتان چیرفانەکانتان هەڵڕژن بزانین چی تێدایە بۆچی ئێوە بۆ ئێوە لە خۆشیدا دەژین بۆ ئێوە وەک فێرعۆن دەژین بۆ میلەت لە فەقیریدا دەژین کاکە وەرن جوابی و پرسیارانە بدەنەوە کورە خۆ چاکسازی شتێکی زۆر سەری و عەجایب نییە کاکە تۆ بۆ دەچی ئەخر دوێنێکانە ئەوڕەکانە شتێکم خوێندەوە لە ئەندام پارلەمانێک دەڵێ کاکە لۆریەک نازانم چی سەر و پێ بە قاچا خاتووە نازانم ئەوی دیکە دەڵێ نازانم زەکەری پیاو بە قاچا خاتووە کورە کاکە ئەمە ئیتر خۆ معلومە خۆت زۆر ئاسانە ئەتۆ بێنی ئەگەر نیازی چاکسازی هەبێت ئەگە تۆ نیازی چاکسازی هەیە ئەم هەموو مستەشارە کاڵپامانە چیە معاشێ و میلەتەی وەردەگرن و دەیخۆن چی ئەکەنە و هەموو لانکروزێر و وەنەوشە و لیگزیس و مەرسەدیس بێنز و دەرع و مەرعەت چ دەکەنەوانە ئێمە میلەتێکی فەقیرین تازە دەمان هەوێ بناغەی نیشتیماندا بمەزرێنین ئێمە دەبێ هەمومان خاچی بژین ئەتۆ سەیرێکی ڕۆژاوا بکە بزانە ئەوانیش وەزیریان هەیە ئەوانیش سەرکردیان هەیە تۆ بچۆ بزانە سەرێکی قامیشلو بدە بزانە حکوومەتی خۆبڕێوەبەری ڕۆژاوای کوردستان سەرکردەکانی چۆن دەژین چەند خاچی دەژین چۆن بە چاکەت و پانتۆڵێکی دەژین کە لەگەڵ خەڵکەکە یەکە کاکە بەس چاکەت و پانتۆڵی ئەو مستەشار و ئەندام پارلەمان و چی ئەو قەسر و قسوورانەی کە میوانی تێداوە دەکەن ئەو سفرانەی کە ئەوان میوانی تێدا بڕێ دەکەن کورە کاکە ئەوانە ئیتر خۆ لە نەهێنی بوون چۆتە دەریە ئەوانە ئیتر زۆر ئاشکرایە خەڵکێکی هەژار و فەقیر دەیبینێ کە ئیختلافی تەبەقاتی ئیختلافی چینایەتی ناشەفافی ناعەدالەتی ئەوەندە وازەحە باشە خۆیان نازان کە بەو شێوە حکوم دەکەن نازان کە خەڵک نیان ناڕازیە یان ئەوانیش وەکو دەسەڵاتدارەکان وەکەوەی کە شا دەوترێکێک لە سەرنجەکان لەسەری کە ئاگاداری دۆخی خەڵک نەبوون بۆیە بەو ئەنجامە گەشتون پێتوانی نازان کە خەڵک بێکارە خەڵک موچەی نەبووە موچەی کەم کراوەتەوە کە خۆیان ئاگاداری ئەوە هەن بەڵام گوزەرانی خەڵک نابینن کاکە بەشێکی زۆری چۆرن بەشێکی زۆریان ڕاستە مناڵەکانیان ئەوانەی کە پێگەیشتون ئەوان دیان دەڵێن کاکەەوە وا دەکەن میلەت وا دەکەن خۆ میلەت دەژی ئەمن ئەوم جۆ لێ بووە لە مناڵە مەسوول ئەرێ کاکە میلەت وا دەکە یانی وا خۆی بە قەرزدا دادنێ خۆی وا دادنێ کە بابەیەوە چیتان دەوێت
یا قسە بە خەڵک دەڵێن ئەو خەڵکە خۆی قوبوڵەتی بۆ منە فلان ڕۆژنامەنووس فلان حیزب فلان هێز فلان کەساتی بۆ ئازنایانەوە نییە زۆر سەیرم بۆ خۆم جۆم لێ بۆ کە دەڵێ کاکە ئەرێ بە خاتری خوای ئەتۆ چت دەوێت دەبەستە کاکە یعنی ئەو فکرە ئەو ئیمەیجە دەچێتە مێشکی نەوەکانیان و ئەو گەنجانەی کە ئەو بوون بە دەسەڵات وردەوە ئەوانە بەڕاستی نازانن خەڵک لە سودۆخێکدا دەژین وەکو مەلیکەی پاریسێ لە شۆڕشە مەزنەکەیدا کوتی ئەرێوە چ باسە ئەو خەڵکە بۆ هاتۆتە باستیڵێ ئەو خەڵکە بۆ هاتۆ مزارە دەکا کوتی قوربان دەڵێ نانمان نییە کوتی جانانمان نییە بیسکیتیان دەنێ کاکە ئێستا ئەوانە شای ئێرانێ خۆی ئەمن جۆم لێبوو لە بیرمە ئەو ئێوارەی هاتە لەسەر باڵکۆنەکەی کوتی میلەت دەنگی ئێوەم جۆ لێبووە ئەو میلەتە کوتیان حیت تازە دەنگی ئێمەی جۆ لێ دەبێت ئێمە بەس هەزاران شەهیدمان داوە ئەوانەش تا جوان لێ نەبووە بەڵێ کاگالی دەمی زیاتر لەگەڵت من بەڵام کاتم نەما علی کەریمی چاودێری سیاسی خۆشحاڵم کە گەڕاویتێتەوە سپاس بۆ بەشداریت لەگەڵمان سپاس بۆ تۆ